دنیا هیچ نییە دنیا هەموو تەواوی دەکەن یعنی ئەوجا چ ساواری بخۆی چ کەبابی بخۆی چ تێر خوا هەر تێرت خوارد عمر هەر تەواو دەبیتن هەر یەکێکمان ئەگەر تەماشا دنیا بکەین چاوت بسقین وەخت خۆی مندار بووی لە کۆرانەی گەمەت دەکرد یان بە منداری بدێتەوە بیری دڵنیا بە ئەوەی کە ماشتت هەر یەک چاوت چووکان و ئەو دنیا بە کاملی بەجێدێری بە کاملی بەجێری ئەو دنیاە زۆر مهم نییە ئەوجا ئەگەر پێشگرەکان دکتۆر بی یاخود دکتۆر نەبی هەر عینوانەکەت هەبیتن بگێ هەر مەرتەبە چی دڵنیا بە لێت دەستینەوە کو هاتینە ئەو دنیاە هیچمان پێ نەبووە ئەوها دەردەچین لەو دنیاە یعنی دنیا خودی خۆی زۆر قیمەتدار نییە زۆر بەهادار نییە لێیەکەوچی دەمرین چما لێ دەکەن دەماشۆن خاوێنەمان دەکەن لەو دنیاە بەبی ئەوجا بماشۆن ئەوجا دەمەنێخنەوە بنخۆرێ وازەحە ئەو دنیاە ئەگەر وەکو خۆی تێ بگەی پێکەنینت بە هەموو شتەکان دێ عەجەبەن لئەمری مؤمن ئین ئەمرەهو کولەهو خەیر بەڕاستی سەیرە ژیانی ئیمانداری بەس ئەو لە ئیمانداری هەواڵەیە ها یعنی ئەوجا خوای گەورە هەمومانی بەیەک ئوسلوبینایە خاوەن پێستین بەشەر یعنی چییە مووی هەیە پێستی هەیە هەمومان خاوەن پێستین ئەوجا ئەوە هەندێک کەسێ بەرز دەبیتەوە هەندێک کەسێ نزم دەبیتەوە دەبێ موسڵمان دەبێ مؤمن دەبێ متەقی ئەو هەموو پلە ئینسان لەبۆ خوارێکی هەیە دەبێ منافق دەبێ کافر دەبێ زاڵم دەبێ ضال هەموو دەرەجاتی هەیە ئەوجا مهمە ئەتوو پێغەمبەر صلی الله علیه و سلم خوای گەورە کە وەصف پێغەمبەرێکە دەری ئەتوو بەشەرێکی بەشەری بەشەر باشە یەکێکی ناردێ وەکو خۆمان تاوەکو ڕێنماییمان بکە کو دەڕۆین کو ناڕۆین یەک نوقتەی زۆر گرنگ هەیە کەسمان خلاص نابین یعنی هەمومان پێکاتینە لە سێ جوزئی ڕئیسی جوزئەک جەستەمانە جوزئەک ڕۆحمانە ڕابطەکێ لە بینی جەستە و لە بینی ڕۆحی ئەوە دەمری ئەو ناوی چیە پێدەرێن نەفس كل نفس ذائقة الموت کاتێک کە دەنوین نووسن برای مردنیە بەڵام نەفسەکە هێشتا نەمردیە تەقەک دێتن بە خەبەر دێن ڕۆحەکە دێتەوە ناو جەستەی لێیەکە لە ناو خەوێ ڕۆحە خەونی دەبینیتون هەتا ئێستا عیلم نێزانێت تەفسیری خەوێ کووە ئەتوو لە جێی خۆتی گەورەترین لەزەت دەبینی گەورەترین ناخۆشی دەبینی ئەوە ڕۆحە یعنی دەبینیتت بەڵام ڕابطی ئەو جەستەی لەگەر ئەو ڕۆحەی بەچیە بە نەفسەشیە ئەو نەفسەیە کە دەنووی ڕۆحەکە زیاد دەبیتەوە دوایە کە تەقەک دێتە جێەکە یەکسەقیت دەبیەوە بە خەبەر ڕۆحەکە دێتەوە جەستە هەتا ڕۆژێکدا دێتن ئەو ئینفیساڵی بینی ڕۆح و بینی جەستەی قەتع دەبی پێ دەرن چ كل نفس ذائقة الموت وەچی مردی چی لێ دێتن ئەو جەستەیە بۆگەنی دەبی پاش دو سێ ڕۆژ کە دەی بێخینەوە بنخۆرە بزیری بکەینەوە بەڵام وەکو گەوهەرێکی وایە ئەتو کە دەچی گەوهەرێکی دەکرێت لە دوکانی زەرنگری لەناو قەپێلکەچیدایە ئەو قەپێلکەیە زۆر گرنگنی ئەو جەستەیە ئەوەی کە گرنگە ڕۆحەکەیە لێ ڕۆحی کەسمان خلاص نابیتن ڕۆح چی لێ دێ یان دەچیتە علیین بەرز دەکرێتەوە ئەگەر ئەو نەفس و جەستەت ڕێکی خست بوو بەرز دەکرێتەوە ئەگەر ئەو نەفس و جەستەیە تێکدا بوو ئەوە دەچیتە ئەسفەلە سافلین و لە ژیانی بەرزەخدا دەژیکەوە یان لە خۆشیدا یان لە ناخۆشیدای میهرەبانی دڵسۆزی و لێزانی